وبراكانم إمام التميل للزواجرة لمجلدي يك للاپەڕەی 578 باسی قسەیەکمان بۆ کە ئەفەرمێت یەکێک لە غەزاکاندا پیاوێک شەهید بوو کاتێ ژنەکەی بێوەژن کەوت و 6-7 مناڵی بوو مناڵەکان بە هەتیوی کەس نەبوو نانیان بداتێ زۆر فەقیر بوون لە شارەکەی خۆی دەچون بۆ شارێکی تر کابرایەکی مسلمانی بینی کە والی ئەو شارە بوو کە دەمسپی ئەو شارە بوو وتی ئەرێنی هەنێشتم بدەیتێ مناڵەکانم زۆر برسیانە هەتیون باوکەکەیان لە غەزا شەهید بووە هیچمان نییە وتی بەڵگە چییە تۆ ئاوهای هیچ بەڵگەیەکت هەیە وتی وەڵڵاهی بەڵگە لە کۆ بێرم من ئەوەتە ئاوا پێکەلێم تۆش باوەڕ ناکەی کەیفی خۆتە وتی وەڵڵا باوەڕت پێ ناکەم ئەڵێ تۆ زێتر ڕۆیشتم سەیرەکەم کابرایەکی ئاگرپەرستم بینی مەجووسیەک بە مەجووسیەکەم حاڵەکەی خۆم بۆی باس کرد کاتێ حاڵەکەی خۆم بۆ باس کرد ئەڵێ یەکێ لە خێزانەکانی ناوتی بڕۆ ئەو مناڵانم بۆ بێرە کاتێ مناڵەکانی بۆی هاورد و شەو بردیانی بۆ ماڵ و کاتێ باسی حاڵی خۆی بۆی کرد و باسی پیاوەکەی کە چۆن بووە باسی دینی ئیسلامی کرد ئەو شەوە کابرای مەجووسی ئیمانی هاورد شایەتمانی هاورد بوو بە موسڵمان خۆی و ماڵ و مناڵی کاتێ شەو خەوتن ئەو کابرای موسڵمانە شەو لە خەویا سەیرەکە قیامەت هەڵساوە وا پێغەمبەر صلی الله عليه وسلم وەستاوە و قەسرێکی زۆر بەرز لە لای سەرێوەتە وتمەی پێغەمبەری خوا ئەو قەسرە هین کێیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەو قەسرە هین کابرایەکی مسلمانە ئەو قەسرە هین کابرایەکی مسلمە من شوتم ئەی پێغەمبەری خوا من مسلمانم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ پێمی وت کوا بەڵگە چییە تۆ مسلمانی بەچی بەڵگەیەک تۆ مسلمانی بەچی حارێکەوە ڕەدی ئەو بێوەژنە داوە ئەو هەتیوانە داوای بەڵگەیان لێ ئەەکەی ئەڵێ کابرا شەو هاتە خەبەرە ڕۆی گەڕا بە ناو شارەکەیە کون بەکون هەتا ماڵەکەی دۆزیەوە دای لە قاپی ماڵەکە وتی ها ئەوەنە دینارت ئەدەنیە ئەوەنە هەزارت ئەدەنیە بەس بۆ ئەوی ئەو دێوەژنە ئەو مناڵانم بدەیتەیە ئەفەرمێت ئەو خەوە وا تۆ بینیت منش بینیم ئەو قەسرم بینی ئەو قەسرە هین منە من شاهێتمانم هاوردە بە دیار ئەم مناڵانەوە ئەمانە هەتی من لە لای منن فەبراکانم یارمەتی فەقیران خصوصا لەم ڕۆژانەدا